خۆشبوون بە هاتنی ڕەمزان مسلمانە بێ دڵخۆش بێ بە هاتنی مانگی ڕەمەضان و نابێ هیچ بەشێکی بە فیڕۆ بدە بێ حەریص بێ لەسەرەوەی کە سوود ببینێ لە هەموو بەشەکانی. دڵخۆشبوون بە هاتنی مانگی ڕەمەضان بریتیە لە تەعظیمکردنی بە گەورەدانانی، بریتیە لە ڕێز لێگرتنی ئەو کەسەشی کە ڕێز لەو مانگە ئەگرێ و دڵخۆشە پێی و بە گەورەیە زانێ ئەوە دەلالەت لەسەر ئەوەکە کە ئەوە ئینسانێکی متەقیە، چونکە الله جل جلاله لە قورئانە فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێک دروشمەکانی الله جل جلاله بەرز ڕاگرێ دڵخۆش بێ پێی ڕێزی لێ بگرێ ئەو بەڵگەیەوەیە کە ئەو ئینسانە ئینسانێکی متەقیە و تەقوا بە دڵیا ڕۆچووە. بەعکسیشەوە گەر بێت و ئەو دروشمە گەورەی ئیسلام کە یەکێکە لە ڕوکنەکانی ئیسلامیش دڵخۆش نەبی بە هاتنی هیچ ڕێز و شکۆیەکی نەبێ لەلات، ئەو بەڵگەیەوەیە کە تۆ هیچ تەقوایەک لە دڵتان نییە. بۆیە ئەبێ ئینسان کە مانگی ڕەمەزان ڕووی تێیەکە دڵخۆش بێ پێی لە هەموو شتێ زیاتر، چونکە بەڕاستی هەرچی فەضڵ و ڕەحمەتی الله جل جلاله لەو مانگایە. الله جل جلاله فرمي قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير لهم مما يجمعون. فرمي أي رسول الله صلى الله عليه وسلم بإيمان داران بلي يود الخوش بن بفضل ورحمة الله جل جلاله كلو مانجا زورترين فضل ورحمة الله تيا لهيج كاتي كترا أو عند فضل ورحمة تيانية باب ود الخوش بن أو شايستي أويا خۆشحاڵی خۆیان بە هاتنی و بە چوونە ناوی و بە بەدەستخستنی ئەجرەکەی خۆشحاڵ بن لە هەموو ئەوەی کە هەوڵی بۆ دەن و کۆیەکەنەوە. یعنی بێ کەوترا ئیتر بەیانی ڕەمەضانە تۆ وەکو ئەوە بێ بڵێن بەیانی هەموو زەویت پێدەن، باشتر لەوە و زیاتریش لەوە، ئەوە نە دڵخۆش بپێ، چونکە کە تۆ مردی دوو ڕەکەعات نوێژی تەراویحی بۆ تۆ لە گۆڕەکەتە هەموو دنیا و ئەوەی لە ناویایەتی ئەهێنێ بگرە لەوەش باشترە. بۆیە ئەبێ زۆر دڵخۆش بی بە هاتنی، نەک بەعکسەوە کە ئابە لێردا بێتاقەت بی خەفەت بخۆی لەبەرچی کەمێک شەهوەتی ورگێ ئەبێ خۆتی لێ بگریتەوە، کەمێک شەهوەتی داوێنێ ئەبێ خۆتی لێ بگریتەوە. ڕاستی ئەوە کارەسات، ئەوە کارەساتە کە تۆ بە فەضڵ و ڕەحمەتی الله دڵخۆش نەبی، بەڵام بە نان خواردنێک خۆتۆ یەک نان خواردنە نایخۆی، سێژەمەکە دوانی هەرە خۆی یەک دانەیە نایخۆی، خەفەت دادگرێ و بێتاقەت بی و بە کارەساتی بزانی کە لێو قەوما و ئیتر مۆڕە لە هەموو کەسێ بکەیت و ئەمە چی وەڵام بە ڕۆژوو، ئەمە بۆ بێتاقەتی وەڵام بە ڕۆژومی خۆ تۆ بێت دڵخۆش بی پێی بتوانایت هەبێتە بە بگەشەیتەوەتە نەگاوە خەفەت دادگرێ و کە ئابە لێتدا، چونکە تۆ لە فەضڵ و ڕەحمەتی ئەڵڵای چۆنە بێت دڵخۆش نەبی پێی. ئەگەر ئیمانە بەقووەت بێ حتما بێگومان دڵخۆشە بی پێی، هەروەکو چۆن ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئاماژەی داوە بەو دڵخۆشیە بۆ ئینسانی ڕۆژەوان کە فەرمێ لێسائیمی فەرحەتان، ئینسانی ڕۆژەوان دوو جار دڵخۆشی بۆ هەیە نەک جارێکیش، دوو جارە بێت تۆ دڵخۆش بی پێی. جارێکیان عند فطرهی کاتێک کە ڕۆژەکەی ئەشکێنێ دڵخۆشە بەوەی ڕۆژەکەی بە سەلامەتی تێپەڕان بەتاڵی نەکردەوە، جارێکیش بەوەی کە ئەگاتەوە بە الله جل جلاله و ئەجرەکەی وەرەگرێ. جا ئەبێ بە هەردووکی دڵخۆش بێ، نەک هەر لە ئەوەڵی ڕەمەزانەوە تا ئاخیر کە ئابەلەیە کە تەواویش بوو بڵێەوە خەی نەجاتم بوو، واگەداریش بن ڕق لێبوونەوە لە فەرمانی الله، لە قەدەغەی الله، لە ثەوابی الله، لە عیقابی الله کوفرە. ڕق لێبوونەوە لەو بابەتانە کوفرە. ئەم ڕۆژووە هەمووی تیا کۆبووەتەوە، هم شعائری الله ڕقی لێ بێ کوفرە، هەم تێپەڕاندنی بە سەلامەتی ئەجری الله ڕقی لێ بێ کوفرە، هەم نوقسانکردنی سزای الله دەگرێتەوە دیسان ڕقی لێش بێ کوفرە. وەیە زۆرە بێ ئاگاداری خۆت بی لە مەسئلەی ڕەمەضانە.